کۆبوونەوەکەمان لەگەڵ تەواوی ڕێکخراو و سەندیکاکانی بۆردی ڕێکخراوە پیشەیەکانە بوو. وامە بەشێکە لەو جەو لەو سەردانانەی کە ئێمە لە مەکتەبی ڕێکخراو دیموکراتیەکان لە دوای تەوابوونی ئەرکەکانی کۆنگرە دەستمان پێ کردووە. ئامانجمانە لەگەڵ ڕێکخراوەکانی خۆمانە گفتوگۆیەکی بنیادنەر و گفتوگۆیەکی هێمن بکەین لەسەر شێوازی کارکردنی ڕێکخراوەکان و ڕۆڵی ڕێکخراوەکان و دەور و تەسیری ڕێکخراوەکان لەناو کۆمەڵگەی کوردەواریە و لە پاڵیشە گوێیان لێ ئەگرین کێشەکانیان گرفتەکانیان بۆی بەپێی توانای خۆمان هەوڵی چارەسەرکردنیان بدەین. لە دانیشتنەکەی ئەمڕۆیە سیاسەتی تازەی مەکتەب و یەکێتی نیشتیمانی کوردستانمان بە گشتی ڕوون کردەوە و هەر لە کۆبوونەوەکەیە بەشێک لە ڕێکخراوەکان پێویستیان بە ئاڵوگۆڕ بوو ئەم ئاڵوگۆڕانەمان ئەنجامدا بۆ سنوورەکە و هەوڵ دەدەین بۆ داهاتوو هەموو ئەو نوێنەرایەتیانی کە هەیە ئاستەکەیان بەرزکەینەوە بۆ لەق بۆ پێی کە هەڵەبجا پارێزگایە و دەبێ وەکو پارێزگایەک تەعاملی لەگەڵا بکرێت. بۆیە سیاسەتی نوێ یەکێتی ئەوەیە کە باشتر لە جاران گرنگی بە کۆی ڕێکخراوەکان بدات لە هەڵەبجە و ئەو ڕۆڵ و پێگەی کە هەیان بووە زیاتری بکات و گەشەی پێ بدەین. خۆی بە بێگومان ئەم ڕێکخراوانە و هەر ڕێکخراوێکی تر کە لە دەرەوەی بۆردی ڕێکخراوە پیشەیەکانی ئێمەیا بێت ئەتوانێت یعنی لە ڕێگەی نووسراوێکەوە گفتوگۆمان لەگەڵا بکات و بە بێگومان ئێمە بەشێکە بین لە سەرخستنی تەواوی ئەو جموجۆڵانی کە لەناو خەباتی دیموکراسی و خەباتی مەدەنیە هەیە. بۆیە بە بێگومان ئێمە پشتیوانیانەکەین و بەمەرجێک ئەوان بێنە پێشەوە بەرنامە و کارنامەکەیان لە خزمەتی کۆی پرۆسی دیموکراسی و خەباتی مەدەنیە بێت.